ئازیزانی نافتی سڵاوتان لێبێ. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عراق بێ لە هەرێمی کوردستان و کەرکووک ئەنجام دەدرێت و کوردیش بە یەک لیست بەشداری لەو هەڵبژاردنانەدا دەکەن. لە هەرێمی کوردستانیشدا لەگەڵەوەی تا ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وادەکەی دیار نییە، قسەیەکەیە لەسەر دواکەوتنی هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی کە چەند مانگێکی ماوە بۆ وادەی خۆی. گفتوگۆی پرسی هەڵبژاردن و ئامادەسازیەکانی دەکەین با میوانداری شۆڕژ ئیسماعیل، سەرۆکی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک شۆڕژ زۆر بەخێر. زۆر سپاستان دەکەم. کاک شۆڕژ لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق وەکو پێویستن؟ من ئەتوانم بڵێم زۆربەی زۆری حیزب و لایەنە کوردستانەکان لەو ناوچانەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم توانراوە ئەو هاوپەیمانەتیە پێک بهێنن. بێگومان ئامادەکاریەکانیش بە شێوەیەکی گونجاو قۆناغ بە قۆناغ گەیشتوتە ئەنجامێکی باش تەسەورەکەم لە ئاشتی پێویستتا بێ. ئەمەش بۆ خۆی ئەم هاوپەیمانەتیە وای کردووە کە ئێستش لە ئەنجامی ئەوەی کە چەند جارێک ئەم هەشت حیزبە هاوپەیمانە کۆبوونەوەی بەردەوامیان کردووە گەشتونەتە ئەوەی کە بەرنامەیەکی چڕوپڕدا بنێن بۆی بتوانن لەو سێ پارێزگایە و لە بەغاو لە کوتیشە سەرکەوتوانە هەڵمەتی هەڵبژاردن بەرپا بکەن و کەرەسە و پێویستەکانیشان قۆناغ بە قۆناغ لە بەردەسایە و ئەتوانن سوودی زۆری لەوە. بەڵێ کاک شۆڕژ، ئەساسی تەوافقی یەکلیستی ینی چۆن گەیشتنە ئەو قەرارەی کە هەمووتان بە لیستێک لە پارێزگاکانی عراق بەشداری بکەن؟ چەند هۆیەک هەبوو. یەکێ لەو هۆیانە ئەو هەڕەشە و مەترسیانە بوو کە لەسەر ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم هەر ڕۆژەی بە هۆیەک و هەر ڕۆژەی بە شێوەیەک هەڕەشە و مەترسیەکان ڕوویەکرد لە دانیشتوانی ئەو ناوچەیە. لایەنێکی تریشی بەڕاستی داواکاری زۆری دانیشتوانی ئەو ناوچانە بوو کە لە هەڵبژاردنەکانی پێشووترە ئەو فرەلیستیە لەو ناوچانەیە ئەو فرە هەڵمەتە کە هەمومان زۆربەی زۆرمان ینی بە کارێکمان کردبوو کە بەڕاستی زیاتر بۆ دەستکەوتی سیاسی و دەستکەوتی حیزبی بوو. ڕاستە هەرێکەمان بەرنامەی خزمەتگوزاری ئەوانەمان هەبوو، ئەمە خەڵکی بێزار کردبوو. لە نەتیجەی هەڵبژاردنەکانیشە ئەبینین خەڵک ینی دەنگێکی کەمی یابم، ینی خەڵکێکی زۆر هەبوون لە دژی حیزبەکانیش نەچوون بۆ دەنگان. ئەمە لایەکی تریشەوە دەنگی زۆر لە حیزبەکان فەوتا. مەسەن لەو منتیقە کوردستانیانەیە بە دەیان هەزار دەنگی کوردەکان حیزب و لایەنە سیاسیەکان بەزایەت بوو. ئەم هۆکارانە و وەزعی سیاسی عێراقیش بە گشتی و ئەو کێشە و ململانەی کە لە بینی هەرێم و لە بینی بەغایە هەیە هەموو ئەوانە هۆکار بوون بۆ ئەوەی کە چیتر ئەم پچڕپچڕیە لە نێوان حیزب و هێزە کوردستانەکانە نەبێ بۆ ئەوەی یەکریز بین، یەکریزی ئەبێتە یەک هەڵوێستی یەکدەنگی و ئەشبێتە سەبەبی ئەوەی کە دەنگی هیچ کەس تاچی کورد لەم ناوچە کوردستانیانە بە زایە نەچێ و ئەمەش بۆ خۆی یعنی ئاستی خزمەت گوزارەکان لەو ناوچانە فراوانترەکە لەگەڵ ئەوەی کە بەشێکی پامێکی تونگە بۆ بەغدا بۆ ئەوەی چیتر کێشە و جێچەڵ بەو ناوچانە دروست نەکە. چکە ئەو ناوچانەی کە بە تایبەتی مەسەرەن لە منتیقەی دیالە کە خانەقین و قەرەتەپە و زۆر شوێنی تر کە لە سەتی ئەوانە کوردبوون و ئەرز و خاک و ئاو و ئاسمانیان کوردستانیە. ئەگەر ئێمەش لە بینی خۆمانە لە منتیقەی مووسڵ ینی نزیکەی لە ساسی پێنجی خاک و دانیشتوانی ئەو ناوچانە زیاتریش بگرە کوردستانیە. ئەم ململانەی کە لە بینی حیزبە سیاسەکانە بوو بۆ خۆی ئەبوو سەبەبی ئەوەی کە دەرزێکی گەورە بێ بۆ ئەوەی پیلانی شەڕەنجێزی و ئەوانەی تر کە ئەیانەوەی کێشەی ناوچە کوردستانەکان مادەی 140 لەبار بەرن بۆ خۆی ئەمەش ئەبوو بە ئێنە. بەڵام ئەم یەک ریزەی کە یەکێتی ریزی حیزبە کوردستانەکان و خەڵکی ناوچەکە من خۆم لە ڕۆژان لە خانەقینیش و سەردایە ینی خەڵک زۆر زۆر دڵخۆشە بەوەی کە ئەم یەک ریزی و ئەم هاوپەیمانەتێ دروست بووە و بێگومان ناحەزان و نارانیش بە پێچوانەوە ینی سڵەکەنەوە لە یەک ریزی و یەک هەڵوێستی کاکشۆڕژ ینی پێشتر لە هەڵبژاردنەکانی پێشووتراتەوە ئاماژەت بۆ کرد کە یەکدەنگ نەبوون ئەوەی کە نەبوون بە بلیستێکی کوردی وای کردووە 10,000 دەنگ بفەوتێ لەو ناوچانە. ینی ئەو کات هۆکارەکە چی بوو؟ ینی خەتاکە لە ئەستۆی چێ بوو کە نەهاتە پێشەوە ملی بۆ هەمومان خەتابار بووین.
ئەو نییە بە تەنیا لایەنێ ئەبێ ینی دائیمە دانوستانتن ئەوەیە کە تۆ بەرامبەرەکەشت هەم حەق بێ بە بەرامبەرەکەت ئەوە نییە بەشی خۆت بۆ خۆت و بەشی ئەویش بۆ خۆت بێ یعنی ئەبێ ڕازی بکە ینی ئەو ئێستا ئەو هاوپەیمانێتەیە ئێمە هەمومان وەکو تیمێ پێکەوە کارەکەین یعنی ئەو شتانەی کە کۆسپ و تەگەرە بوون نەمان هێشتووە مەسەلەن ئەومان نەهێشتەوە کێ برا گەورە بێ و چێ برا بچوو بێ لە هەموو ئەو شتانەی کە لەو مەنتقە کردومانە بەشێکی زۆریمان بە تیر و پشک کردووە بەشێکیکەی بە سازان بەشێکیکەی بە گونجاندن یعنی شتێک نەبووە لایەک شتێ بەسەر لایەکە فەرزکە بۆیە من هەموو جارێ وتومە ئەمە ئەتوانین بکەین بە پێوەر و بناغەیەکی زۆر سەرکەوتوو بۆ هاوپەیمانەتی فراوانتر لە هەرێمی کوردستانە بەڵێ کەواتە لەم ڕوانگەی مثلا من هەتوامەرەوە پێوە مەسەن لە کەرکووکە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا گۆڕان 36,000 دەنگی هێنا بۆ چۆ چوو یەکگرتو دەوری 24,000 دەنگی هێنا بۆ چۆ چوو کۆمەڵی یعنی هەمووی وەکو ئاردی ناو دەرچی لێها لەبەرەوە دڵنیام ئەم جارەگە لە کەرکووکی هەڵبژاردن بکرێ وەکو ناوچە کوردستانیانە بڵێ ئەبێ وا بکرێ زروفی مۆزۆعی ناوچەکە ئەخوازەیە کە ئەبێت تۆ هاوپەیمانێتی دروستکەی یعنی پێت خۆش بێ پێ ناخۆش بێ ئەبێ دروستی کەی چکە هەموو شتەکان لە مەترسیایە بەڵێ کاک شۆڕژ هەر لەم تۆرەیە بمێنینەوە یعنی پێتان وایە بە لە بەرچاوگرتنی ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشووتر ئەم هاوپەیمانەتی کە هەیە لە ئێستادا ینی ڕێژی دەنگەکانی کورد زیاد دەکە بە دڵنیایەوە بە دڵنیایەوە تەجربە ئەوی سەلماندووە ئێمە لە هەر کاتێکە کە پێکەوە بوو بین هاوپەیمانەتیمان هەبوێ یەکچەتی ڕیزەکانمان بەهێز ببێت دەستکەوتی گەورەمان بەدەستێنەوە ئێستش دانیشتوانی ئەو ناوچانە تەنیا هیوایە کە هەیەیان بێ هەرێمی کوردستانە کە دیفاعیان لێ بکەن چ لە ڕووی ئەمنیەوە چ لە ڕووی لە هەموو ڕۆکانی ترەوە ئەم هاوپەیمانەتی بۆ خۆی بەڕاستی خەڵکەکە دڵخۆشە خەڵکەکە هەستەکە دەنگەکەی بە فیڕۆ ناڕوە دوو ململانی خۆشمانەکەین ئازادە لێ قسەیەکە بوو لەسەرەوەی کە کوردانی ئەو ناوچانە بە تایبەت ناوچە کێش لەسەرەکان ینی تۆراون ئەوەندە بێزارن ئەوەندە بێ خزمەت گوزارین چی کراوە ینی پلانی لیستی ئەو لیستی کە پێکتان هێنا ئەو هاوپەیمانەتیە چییە بۆ ئەوەی کە زۆرترین کوردی ئەو ناوچانە بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانە بێگومان خۆی ئەم هەشت حیزبە کە پێکەوێن لەو ناوچانە یعنی هەشت حیزب کە خۆی لە خۆیان پێشتر دروشمی جابووە بەرنامەی جابووە ینی پەیڕۆ هینی حیزبایەتی جابووە ئەمانە ئێستا هەمومان ڕێکەوتوین لەسەر بەرنامەیەکی گشتی ئەمە بۆ خۆی دەستکەوتە من پێم وایە ئەمەش دەبێت سەبەبی کە ئێمە دەنگی زۆر و کورسی زیاتر بین کە کورسی زیاترمانێنە لەو ناوچانە ئەتوانین خزمەت گوزاریەکان فراوانترکەین ئەتوانین یعنی ئەم یەک ڕیزیەژوە ئەکا کە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستانە یعنی بەرنامەیەکی بێ پلانێکی گشتگیری هەبێ ومن تەسەورەکەم لە ئایندەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت لە میزانی گشتی هەرێمی کوردستانیش میزانێکی تایبەتی دانێ بۆ ناوچە کوردستانیانە چکە ئەوان چەسانەوەیان لەسرە مەحرومن لە ینی بێ لەوەی کە مەترسی و هەڕشەی کوشتن و ئێرهاب و بە زۆر پێچۆڵکردن و بە زۆر خان و لێسەندن و بە زۆر ئەرز لێسەندن و بە زۆر هەموو ئەو شتانی لەسەر دڵنیام سەرکردایەتی سیاسی درێخیشی نەکردووە هەنگاو بە هەنگاو دڵنیاشم بۆ ئایندەش کە لەوێ سەرکەوتوە بین وەکو ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستانیش پشتیوانێکی بێسنوور بەڵێ دەستگا ڕاگەیانەکان شتێکیان بڵاو کردەوە لەوەی کە لە ناوچە سونەنشینەکاندا ئێستا جۆرێک لە پارە بەخشینەوە و یعنی دەنگکڕین و هەتا ترسی تەزویراتێ ینی شتێکی لەم جۆرە بوونی هەیە لە ئەساسا و ئێوە پلانتان چی ینی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ئەگەرە کێشەکانی عێراق ئەوە قوڵ بۆ توانێت بەچی قسەی لەسەر بکرێ ئینسان جۆرە قەناعەتێکی پێیەکە ینی لەو منتیقانە ینی هەم کێشەی مەذهبی هەم ناکۆچی لە بینی حیزبەکانە بە حکمەوەی دەستێوەردان هەم لە ناوچە شیعەکانە ناوچە سونیەکان لە ئاستێکایە کە بە تەئکید ئەوانەشی تێئەکەیە من دلیلی یەکلاکەرەوەم نییە لەوەی کە لەو ناوچانە چۆن پارە تەوزیعەکرد چی ئەکرێت بەڵام ئەزانم کە کێشەی زۆرە هەرو کێشانش بۆتە سەبەبی ئەوە کە لە پارێزگای ئەوێ لە هەنێ شوێن بەتەمای ئەوەن کە هەڵبژاردن دوا بخرێ یان نەکرێ ئەمە بە خۆی کێشەیە بەڵام کاریگەری ئەمە لەسەر ناوچە کوردستانەکان ئەمە حکومەتیش لەو ناوچانە ڕەنگە پلان و پیلانی تری هەبێ بەڵام من دڵنیام ئاستی
هەستکردن بە مەسلەی نەتەوایەتی و زەوتکردنی خاک لەو ناوچانەیە بۆ خۆی کاچیتە ئەو ناوچانەوە زیاتر هەستەکەی کە مەسلەی کوردایەتی زۆر لە پێشترە و یعنی خوێنی کوردایەتی لەو ناوچانە زیاتر قوڵبەیە کە ئەمە ئەکرێ حکوومەتی کوردستان حیزبە سیاسەکانی کوردستان ئیسیسماری ئەمەوە بەرهێنن ئەم ڕۆحی کوردایەتی کە ئەوە لەوێ بەهێزە ئەم هەموو ترسەی لەسرە ئەمە متەقینەوەی لەسرە تیرۆریست بەم شێوەیە بە ئاشکرا هەڕەشەی کوشتنیان لێ ئەکا کاغەزە خەنە ماڵیان فیشەکە خەنە ماڵیان بەڵام بخۆی بەستوتەوە بە خاچی خۆیەوە ئەوانە جێی تەقدیرن و ئەبێ هەموو پشتیوانێکیان بەڵێ کاک شۆڕژ دێنە سەر تەوەرێکی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە تۆ وەکو بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان دەمە بپرسم یەکێتی نیشتیمانی کوردستان قەراری خۆی داوە لەوەی کە بەجیا لە ئەنجومەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستاندا بەجیا لە پارتی دموکراتی کوردستان بەشداری بکە؟ طبعا پێشتر گفتوگۆ و مناقشەیەکی چڕ هەبووە هەم لە ناو ڕێخستنەکان و ئۆرگانەکانی یەکێتی و دوایش بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی لە ئەنجامی ئەوەی هەم داواکارێکی زۆر هەبووە لە ناو ڕێخستنەکانە هەموو ئەو دۆستانەشی کە هاوپشتن پشتیوانن لەگەڵ یەکێتیا بۆ سەرخستنی پرۆسەی دیموکراسی لە کوردستانە ئەوانەش پشتیوانن بەوەی کە یەکێتی بە لیستێکی سەربەخۆ تا ئەم لەحزەی ئێستا ئێمە بڕیارێکمان هەیە کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستێکی سەربەخۆ لە هەڵبژاردنەکانی ئایندەیە دابەزین بەڵام ئەمەش ئەبەسرێتەوە بە زروفی کوردستانەوانێ یعنی ئایا ئەم مۆزعی کە ناوچەکەی ئێمە و دەور و پشتێک کەوتووە ئایا زروفێکی مۆزوعی لەبارە بە ئەوی هەڵبژاردنەکان یعنی چکە تۆ خۆ دەزانی هەموو دوورکەوتنەوەی یعنی ئەبێ ئێمە ئەو قەناعەتە لەناو هەموو لایەن و حیزبە سیاسیەکانە دروستکەین یعنی هاوپەیمانی استراتیژی هەر ئەوە نییە کە پێکەوە بە یەک لیست دابەزین ئەبێ هەمومان قەناعەت بەوە بکەین کە دابەزین بە لیستی جا معنای کوژانەوە یا دوورکەوتنەوە لە هاوپەیمانەتی نییە بە معنای ئەوەیە کە من تاقیکردنەوەیکی تازەیە بۆ حیزبەکەی خۆم بۆ ئەوەی بەخۆشم و بە هەموو لایەنەکانی پیشاندم کە سنگ و قورسایی ئێمە چەندە ئێمە خۆمان وا هەشتەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاو هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و عێراقا سنگ و قورسایی زۆر گەشەی کردووە بە حکمی ئەوەی هەم ڕێخستنەکانمان یعنی من نمونەیەکە بۆیانمەوە مەسەن سیرکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلا تووشی ئەو نەخۆشیە بوو یعنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوانەی کە ڕقی لە یەکێتیش بوو ئەوانەی کە چەند ساڵ بوو یەکێتیشی ئەبوغزان جارێکی کە دەستی کردەوە بە ئەڵقەی یەکێتی و باوەشی بە یەکێتیا کردەوە بۆ ئەوەی یەکێتی زەرمەند نەبێ لەبەرەوە شۆڕژانی لێرە بپرسم ئەمە دوا بڕیاری یەکێتیە کە بەجیا بەشداری بکە یعنی گەیشتونەتە قەراری بڕیارێکی وامان هەیە کە بەتەنیا دامەست لە چۆ سەرچاوە دەگرێ و بڕیارە پێم وتی کە ئەو بڕیارە لە ینی ئەو تەوژمەی کە بڵین قاعدەی جەماوەری یەکێتی بێگومان کاریگەری هەیە تۆ لە پرۆسی دیموکراسیە یەک کەس بڕیار نایە یەک کەسیش قسە ناکە ینی ئێمە حیزبێکین ینی زۆرترین ڕێی قاعدەی خۆمان وەرگرتووە و زۆرترین ڕاپرسیشمان کردووە لە کوردستانە و لە عێراقیشا و ڕێی زۆر پسپۆڕ و ئەوانشمان وەرگرتووە ئێمە تاڵن من ئەمێ ئەو پێ بڵم لە هەموو هاوپەیمانێتێکە تۆ بتوێنێتەوە ینی لایەنی ئیجابی و سلبی هەیە ئێمە وەکو چۆن لایەنی بەرامبەر زەرەرەکە ئێمەش زەرەرەکەین لە پێش ئەم هاوپەیمانێتیە قسە باسێکی زۆر هەبووە کە بیکەینیان نیکەین بێگومان ئێمە هاوپەیمانێتەکە بووە یەکێتی وەکێتی زەرری کردووە بەس خەڵکی کوردستان قانزاجی کردووە ئێمە لەو هاوپەیمانێتیە توانراوە زیانەکان چی بوون کاک شۆڕژ و زیانانی ئەو گلەیە ئەو گلەی گازندەیە بووە کە لە قاعدە و لە دۆست و جەماوەری یەکێتیەوە بەدەستمان گەیوە ئەوە بووە کە لە هەڵبژاردنەکانە لەبەرەوەی ئێمە لەگەڵ هاوپەیمانی پارتیا پێکەوە بووین زۆر کەس دەنگی نایەوە بە لیستەکەی بە ئێچەتی چوە دەنگیاوە بە لایەنەکانی تر دەنگیاوە بە گۆڕان مەسەگەر ئێمە ئەم جارە بەجیادا کەواتە لێرەوەکرێ بڵێن ئەمە بۆ هێنانەوەی ئەو دەنگانەیە کە بۆ لایەنەکانی هەموو ناڕازیەکانە خۆ ئەبێ ئێمەش هەر لایەمان هەر حیزبە زروفی تایبەتی حیزبەکەی تر بە هەند وەرگیرێ ئێمە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان زروفێکی تایبەتیمان هەیە مەشاکلی تایبەتیمان هەیە و هەتا سلێمانیش جۆرە کێشەیەکی تایبەتی هەیە بۆیە ئەبێ ئەمانە لایەنی هاوپەیمانیش بە نەزەری ئەعتیباری وەرگێن یعنی تۆ زانی بوش و بلێر هاوپەیمانێتێکی زۆرین بوو بوش لە مزەکراتەکەی خۆیان چەند جار بە بلێری وتۆ تۆنی بلێری وتۆ من پێم خۆشە تۆ لە هاوپەیمانێتەکە بچیتە دەرەوە چکە ئەم هاوپەیمانێتی بۆ بە کێشەیەکی گەورە بۆ خۆتە حکومەتەکە چوونە دەرەوە ئەم هاوپەیمانێتی ئێمە ئەم پشت و پەناییەکە تێک نایە بەڵام پارسەنگی خۆتە حیزبەکەت لە بەریتانیا ڕاست دەکەیتەوە لەبەرەوە ڕەنگە ئێمە سەبەبی سەرەکی ئەوە نەبێ کە بێزاربین لە هاوپەیمانێتی لەگەڵ پارتیە
نەخێ بە پێچوانەوە ئێمە هاوپەیمانی استراتیژیمان بەڵام ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە سنگ و قورسایی خۆمە دڵنیاشین چکە ئێمە دروشمەکانمان سەرکەوتووە پەیامەکەمان سەرکەوتووە لە ڕووی سیاسیەوە یەکێتی گەشەیەکی زۆر فراوانی کردووە لەسەر ئاستی عێراقیش بە هەمانش بەڵێ کاک شۆڕژهار لەسەر وەڵامی خۆت کەوتت ڕەنگەیەکێتی زیانی کرد بێت لەو هاوپەیمانێتی بەڵام قسێکی پێچوانە هەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کە دەڵێ ئەوە پارتی بووە کە زەرمەند بوو و یەکێتی سوودمەندی یەکەم بووە لە هاوپەیمانەتی بەو پێی ڕێژەی دەنگەکانی یەکێتی بەراورد دەکەن بەو شەراکەتی یەکێتی هەیەی لە دەسەڵاتدا بۆ ئێمە لە ئەزمەی گەورەترین ئەزمەی ئەو کە ئەزمەمان بەسەرهات گۆڕانمان لە جیابوو ئەوە ئێمە لە هەڵبژاردنەکانی ینی پەرلەمانی عێراق 650,000 دەنگمان هێناوە ئەم 650,000 دەنگە لیست هەیە لە عێراق 30 کورسی پێهێناوە دوو ئەگەر ئێمە لە گۆشەنیگایەکی منطقی و عقلانی واقعیەوە سەیری هاوپەیمانێتیکەین هاوپەیمانی ڕێکەوتنە لەسەر استراتیجێکی مشتەرەک بێگومان تۆ واز لە هەنێ دەستکەوتی خۆ دێنی بە ئەو هاوپەیمانەتیە وەک چۆن من واز لە هەنێ دروشمی خۆم و هەنێ بەرژۆندی خۆمێنم بەرامبەرەکەشم وایە یعنی لە هیچ هاوپەیمانێتیەکان نییە تەنیا تەرەفێک زەرەر بکە ئەوەی ئەگەر هاوپەیمانەتی بە خۆی لایانی ئیجابی لایانی سلبی هەیە جا ئەمە خۆ ینی سەنگی مەحەج نییە ینی ئاڵتون کێشان نییە بڵێ وەڵام من لە ئەوە غرام زەرکە بەڵام من دڵیان هەردوو لە هەم ئیجابی هەم سلبی قانزازمان کردو ئێمە یەکێتی قانزازمان کردووە لەو ڕۆی کەمیلەتەکەمان قانزازی کردووە ئێمە هەمیشە یەکێتی وەسیلەیەک بووە بۆ هەدەفە ئەساسیەکەمان کە مەسلەی نەتەواتی نیشتمانی بووە ئێمە لەوایە سەرکەوتنمان بەدەستێناوە یەک ڕیزی گەلەکەمان بەدەستێناوە دەستکەوتەکانمان لە حکوومەت و پەرلەمان و ئازادیەکان و ڕێکخراوە مەدێرنەکان و کۆمەڵی مؤسساتی حکومی تر هەیە ئەوە بووە لە پێش ئەمە هاوپەیمانەتی ئێمە لەسەر ئاستی دنیا کەس جوابی ناینەوە کەس گوێی لێ ناگرین لە دوای ئەو هاوپەیمانەتیەوە ئێمە ڕئیسی دەوڵەتان ڕئیسەکانمان ئیستیقبالەکەن لە ناو خۆی عێراقا لە بەغایە یعنی ئێمە ڕقمێکی قورسین ئەو هاوپەیمانەتی لەبەرەوە ئەگەر باس کرێ کە لایەنێ بڵێ من زەرم لەو هاوپەیمانەتی کردووە ئێمە بە پێوەری نەتەوایەتی و نیشتیمانی سەیری هاوپەیمانەتیەکەین بە پێوەری حیزبایەتی تەسک سەیری هاوپەیمانەتی ناکەین بۆیە ئێمە لە ئایندەشە هەر هاوپەیمانەتی بکەین بیر لە زەرری یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەینەوە بیر لە بەرژەوەندی گشتەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەن هەموو لایەک ئەزانن یعنی تانەیەکی زۆر لەسەر ئەم هاوپەیمانەتی هەیە بەڵام ئێمە جۆشمان ینی جۆمان گرتووە وەڵامی خۆشمان هەبووە بەڵام وەڵامەکەمانەوە بۆ کە ئێمە لەسەر ئاستی یعنی نێودەوڵەتی ئەو هاوپەیمانەتیە بۆ بەشانازێکی گەورە بۆ هەموو تاچێکی کورد ئەی جاران کە یەکتریمانە کوشت جارێککە بینەوە سەر ئەوە ئەکرێ دوای هەڵبژاردنەکانیش ئینسان هاوپەیمان بەڵام ئەم هاوپەیمانێتە ئەبێ زۆر قسەی لەسەر بکرێ کە هەمومان بگەینە ئەو قەناعەتەی کە هاوپەیمانەتی بە تەسەوراتی ئایدۆلۆجیەوە ناکرێ بە تەسەوراتی فکرێکی هینەوە ناکرێت هاوپەیمانەتی لەسەر ئەساسی نیشتیمانی و لەسەر ئەساسی یەکتر قبولکردن بەڵێ کاک شۆڕژێک پرسیار بکەم ینی زۆر جارم قسەی تۆ دەکرێتەوەی کە ئێمە واز لە هاوپەیمانەتی بێنین و بگەڕێنەوە بۆ یەکتر کوشتن ینی پێ وایە تا ئەم لەحزەیەش تا ئەم کاتەش سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هاوپەیمانەتی نەبێت ناتوانن پێکەوە هەڵبکەن ینی بە کورتی سپاس دەکەمەوە لە زمانی پرسیارەکەی زۆر بەجێ بەڵام من حەزەکەم پێ بڵێم مەترسی گەورە لەسەر ئەمڵات هەموو حیزبێک ئیعلامی خۆی هەیە هەموو حیزبێک ڕاگەاندنی سەربەخۆی خۆی هەیە یعنی لە چ وڵاتێکی دنیا هەموو حیزبێ ئیعلام تەلەڤیزۆنی خۆی وشتی خۆی هەیە ینی ئێرە و لوبناان و نازام ئەگەر شوێنی کەما بێ یعنی کە تۆ هەنێ شتێک دەرهێنا کە هۆی ئاژا و پشێویە لە دەست حیزبەکان پێم وایە پەرلەمانی کوردستان ساڵ بە ساڵ یعنی لە چەند دەورەیەکی ترا بتوانێت کۆمەڵێ یاسا هەر حیزبێکیش ئەتوان بڵم پەیوەندی تایبەتی خۆی هەیە لەگەڵ وڵاتانی دەوڵەتە و ڕەنگە هەنێ حیزب ئێستا هێزی چەگاری نەبێت لە پڕ لە 24 ساعتە هێزی چەگار دروستکە عێراق ئەبینن کە پڕ لەم کێشانە کاک شۆڕژێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەدایە کە هەڵبژاردننی جومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆکایەتی پێکەوە بکرێت لە یەک تەوقیتە ئێمە ینی ئەمە طبعاً مناقشەی زۆرێ بەڕاستی ڕەنگە ینی قرس بێ بۆ کۆمیسیۆن و لە ڕووی تەکنیکی و ئەوە کە هەرسی هەڵبژاردنەکە بەیەکەوە بێت
من خۆم وەکو ڕێی شخصی خۆم پێم باشە کە هەردوو هەڵبژاردنەکە بەیەکەوە بێ ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ پەرلەمانی کوردستانە یعنی ئەگونجێنرێ حتما هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان چکە ئێستا مشکلەی دەستور و مشکلەی مەسەن هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمە دەستورە ئەمانە ڕەنگە بۆ ئەوەی نەبێتە کێشەی دواکەوتنی هەڵبژاردنەکان ئەمە بۆ جێگایەکە بەجێ بێڵین بەڵام ئەم دوو هەڵبژاردنە یعنی هیچ هۆیەک نییە کە ئیتر لە دوای مانگی هەشتەوە تەخیر بکرێت من ینی ئەبێ هەم پەرلەمان ینی سەرۆکایەتی هەرێم بۆ پەرلەمانی کوردستان داوایە بڕیارێک دەرکا هەم حکوومەتی کوردستانیش داوا لە کۆمیسیۆنی باڵا بکە و ڕۆژە دیاریکە بۆ ئەوەی چکە کۆمیسیۆنیش وەختێکی زۆریەوێ بۆ ئەوەی زۆر بە هێمنی و دوور لە پشێوی و ئەو شتانە پەلەپەلکردن بەڵێ بەڵام قسەیەکەیە ینی ئەوەی کە یەکێتی ناوێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکاندا بێ ئەوەیە کە ینی ناوێت تووشی جۆرێک لە ئەحراج بوون بێ بۆی کە بکەوێتە ڕێکلامکردنەوە ئەگەر لە کاتێکاوان بەجیا بەشداری بکەن بکەوێتە ڕێکلامکردن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتیش ئێمە ینی ڕەنگە هیچ کێشەیەکمان لەگەڵ ئەوانە بێ ئێمە لە هەڵبژاردننی پێشووی سەرۆکایەتی هەرێمە مامجلال یادی بە خێر خۆی شەڵا بە تەندروستێکی باشە بۆ زواناگر خۆی شار بە شار و قەزا و ناحێ و ئەو کاتگەڕادلیستی سەرۆکایەتی هەرێم کۆکاتەوە ئەو کات لیستی هاوبەشنی بەهی خۆمان ئەزان ئێستاش ئێمە یعنی ئەبێ ئەم وڵاتە سەرۆکیی هەرێمی بەهێزی هەبێ سەرۆکیی هەبێ کە هەموو پشتیوانی بێ و ڕەمزێکی هەبێ کە لە دنیای ئێمە و ینی هەموو وڵاتێک ڕەمزێکی کە شانازی پێوە باشە کەواتە ینی لە ئێستادا کە ئێوە دەتانێت و نیازتانێ وتت گەشتونەتەوە قراری کە بەجێ بەشداری هەڵبژار نابکەن لە ئێستاشدا لەگەڵەوەدان کە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان مەسعود بەرزانی کاندید بکەن بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێوە بانگەشی بۆ بکەن هەموو ئەوانە پێویستی بە گفتوگۆی چڕوپڕ هەیە پێویستی بە دانیشتن هەیە لەسەر ئەم مەسەلە سیاسیانە قسە باسی لەسەر کرێ و من بۆیە ینی نایەمە بردەکاریەوە ئەمانەی ئێمە لە بینی هەردوو مەکتەبی سیاسیا دانیشتنی چڕوپڕی لەسەر مەسلەی هەڵبژاردنە لەسەر مەسلەی پرسی زۆر گرنگی ترە لەسەر مەسلەی سەرۆکایەتی هەرێمە دڵنیام ئێمە چکە بڕوامان بە ینی بە گفتوگۆ هەیە بڕوامان بە دیالۆگ هەیە بڕوامان بەهۆیە کە بەرامبەر قوبوڵەکەین بەرامبەر بڕوامان بەهۆیە کە هیچ لایەک ناکوژێنەوە لەبەرەوە ینی ئاساییە کە دابنیشین ڕێکەوین و بۆ سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە بەڵێ ئاماژەت بۆ کرد کە دەتانەوێت لە وادەیەکی تردا هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێ و جا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمان بەڵام دەمەوێت بپرسم ینی یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی دەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم من ناتوانم ئێستا ئەو بڵێم ئەیبێنە بەڵام من ئەمێ ئەو نقطەی تر زیاکەم سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەم دوو پەرلەمانی ترا جیایە سەرۆکایەتی هەرێم هەم مەهامەکەی هەم استراتیجەکەی گەورەترە شتێکی ترە سەرۆکایەتی هەرێم لەسەر ئاستی نەتەوەیی قسەی هەیە بۆ پاراستنی کەرامەتی تاچ کووردا بۆ سنووردانان لەسەر مەترسیە گەورەکان پەرلەمان ینی منافەساتی تریتی ئەەکەوێت لە ئەنجومەنی پارێزگاکانە ینی بۆیە ئەمانەوێ ینی مەکانەیەکی تر بین بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم کە بەجیا بێ سازانێکی شەبێ ئێستا لایەنە معارزەکان چێشیان هەیە لەسەر دەستورە لەسەر ئایا لە پەرلەمان سەرۆکایەتی هەرێم هەڵبژێت جا ئێمە ناکرێت دوو هەڵبژاردننی تر کە زۆر زەرورە تەخیرکەین بۆی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بەڵێ قسەکە ئەوەیە ینی ئێوە کێشەتان لەگەڵ ئەو بڕگە و مادانەیە هەیە کە پەیوەستە بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دەتانەوێت جارێ ئەوانە هەموار بکرێتەوە و هەموو لایەنەکان لەسەری ڕێک بکەونەوە ئەو کات هەڵبژاردن ئەنجام ئەبێ بۆ ئەمە ینی مەسلەی دەستور مۆزوعەکە ئەبێ ینی یەک دەنگی کۆدەنگیەکی لەسەر بێ بەگشتی ینی ئەتوانین ڕێکەوین ئەتوانین بسازین مادەم ئێمە ینی ئەتوانین ینی وڵاتی بەڕێوەبەرین حیزبێ بەڕێوەبن ئەتوانین دانیشین گفتوگۆ بکەین ئێمە لەسەر زۆر مەسلەی تر گەشتوینە ئەنجام ئەتوانرێت لەسەر مەسلەی دەستوریش ینی لێک تێگەیشتنێک و چارەسەرێک بدۆزرێتەوە بۆی نەبێ بە کێشەیەکی نیشتیمانی یا نەتەوەی گەورە ڕەنگە ئێمە لەناو ئێمەشار ڕەنگە قسە بەڵام بەگشتی ئێمە ئەمانوێت دەستور ینی دەستورێ بێ کە هەموو تاجێکی ئەم وڵاتە شانازی پێوەکە و نەسێکی ئەوەش بێ کە
یاسای تری لەسەر بەڵێ کاک شۆڕژانی نەچینە دەرەوە لە تەورەکی خۆمان بەڵام پرسیارێکی گرنگ هەیە سەبارەت بە دەستورەوەی کە پێشتر تاالبانی و نەوشیرۆن مستەفا کۆبوونەوە لە دەباشان باسییان لەوە کرد کە دەبێت دەستور لەگەڵەوەدان دەستور بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان و هەموار بکرێتەوە جارێکتر لێدوانێکی حەمەد تۆفیق ڕەحیم هەیە لەسەرەوەی کە دەڵێ ئێمە چاوەڕێی یەکێتین ئەو قسانە بکات بەکردار یەکێتی چی کردووە تا ئێستا ینی لەو بارەیەوە ئێمە ئەو زروفەی پێشتر هەبوو لە بینی ئێمە گۆڕانە نەماوە ئەو سیاستەی کە هەمان بوو سیاسەتی دژایەتیتان نەماوە هیچ شتێ نەک ئەو مەشاکلانەی لە بینمانە ئیتر ناوێنەی سیاسی ناوێنەی مەشاکلی ینی ناوچەی ناوێنەی کە نەگونجانن بەیەکەوە یا هەڵنەکردن بەیەکەوە هەر شتێکی ناوبنین بەڵام ئێستا ئەوەی کە دوای خست یەکیان نەخۆشیەکەی مامجلال بود و هەموو ئەو وەزع ئاڵۆزەی کە لە عێراقا دروست بووە بەڵام ئەو پرەنسیپانەی کە جەنابی مامجلال لەگەڵ کاگنشوان کۆبوونەوە هەموو ئەو پرەنسیپانە ماون و دڵنیام کە لە ئایندەیەکی نزیکە و کۆبوونەوەکان دەست پێ ئەکاتەوە و لێک تێگەیشتن و ینی سیاسی زۆر لە نێوانمانە بێت بەڵێ کاک شۆڕش دەمێت وەڵامێکی وازەحم بێت ینی لەسەر و پرسیاری کە کردم یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی دەبێت بۆ سەرۆکایەتی یاخود نانی گەشتونەتە قەرارێکی نهایی بەڵام بم بوورە وچانێکی کورد وەرەگرین و دواتر وەڵامەکەمان بەرەوە وچانێکی کورت و بەردەوام دەبین